عزیزانی من سڵاوتان لەبێت دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکە و لە شەوێکی دیکەی مانگی ڕەمەزانی پیرۆز بە پرۆگرامێکی نوێی فانۆس دەبمەوە میوانی ماڵەکانتان تا کۆتای پرۆگرام لەگەڵما بن بزانین ئەم شەو کێ دەبێتە خاوەنی خەڵاتەکانمان و کێ دەبێتە براوە چۆنی؟ وڵا باشم سپاس ئەحواڵە لەخوای بەسیار نازانین جوابی چۆنی و چاکی بیتەوە؟ بەدیکوە ئەوە نێ من چۆنی و چاکێکم جارە ئێتەوە ناوت چی بوو؟ هەردی کاکردی ڕۆژانەمە چی خەریکی؟ وڵی خەریکی مەزرعە و شتنە مەزرعەمانەیە لەش ساق بە سەلامت لەگەڵ ڕەمەزان بینە چۆنە؟ وڵی زۆر باشن لەخوای بەزیاد بی یاخوا باش بیت سەلامت. تووڕە نابی لە ڕەمەزانە برسیت بێت و بەخوای کو ئەگە برسیمی جاربار بەری وڵا زۆربەی ئیدیش. گەنجەکان کێشیان ئەوەیە لە ڕەمەزانە زۆر تین و هیلاکی جگەرن ئەری وڵا تۆ ئەری زۆر؟ وڵا ئەری وڵا هەڵا لەخوای بەزابی ئەو سار زۆر خۆشە فێنکە دنیا ئەوە تا من بە یعنی- حەمسەڵەوە بەرنامەکەم ئەری وڵا خۆشە سارد یانەی هەر بڕێک بە تەعامل بیتەوە پێت دەگیری ڕاستە سۆشیال میدیا زۆر بەکارێنی بەخوای ئەری وڵا بەدایمە چی زۆر بەخۆی بەکارێنی هەر تیکتۆکە و ئەی سناپ سناپچاتەوە شتانە باش سکۆرت لەگەڵ کێ زۆرە لە سناپ بەخۆی هەر لەگەڵ برادرانە ئەو برادرانە ئەری وڵا اینجا ئەگەر زۆرترین سکۆرت لەگەڵ یەکێکیان هەبێ بلۆکی کەی من خەڵاتێمە لێ چکان ئێکو دەبی دەبی نازانم جان دەبی بەخوای ئەخەبلوکەم دەی بکەمەوە دوایە نابێ بکردنەوە چێمەوەمان نییە منەبێت بلۆکی کەیتە من خەڵاتە بە من بەخوای ناکەی درم نایە لە خەڵاتی لۆم گەورەترینەوەە باش شتێکت پێڵم سێجار لەسەرێک بەخێرایی بۆم بڵێرەوە خەڵاتێنە باش چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵت و کێتەقان کۆ چوومە چەمی چەقەڵان ئێ چەقەڵ چەڵت و کێتەقان چوومە چەمی چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵت و کێتەقان بەخوای ناسانە بۆ نازانی بەخوای گەلە قورسا باشە تۆ شتە پێشکەشی من کە گۆرانیەک شعرێک بەسەراتێک شتێک بەخوای بەسەرهات چێ بەخوای هیچ وهارە نیە پێشکەشتکەم گلەی ناکەی خەڵاتە نێمێ لە بەرەوەی هیچ بۆ نەکردم بەخوای خەشتەکان دوالێ ئێستا دەری برادرانە بلۆکە لۆ من لە خەڵاتی زۆر گەورەترینەوەە ئەری وڵا وەڵا ئافرین ئەری وڵا لۆ من لە خەڵاتی گەورەترن دەست خۆش هەر عزیزی، زۆر سپاس. دەستەکان خۆش چۆنی سلامت ویسواس ئەحواڵە تمام خوي سلامت ویسواس یاخوا باش بی سلامت. ڕۆژانە خەریکی چی والله ما دوبين لي بازار كوبون ماني داي فروشين یاخوا لەش ساخ سلامت بیست لەگەڵ باش. ڕەمەزان بێنە چۆنە والله زور باشين اخوي خەڵک تووڕە مزيان نابن ئێستا لەگەڵ کاتی بۆ والله ايش نا ولا زاري بداياتك لوني الاخيره كانت ورا بعصبي قبل بس زاري بداياتك ورا نوينا باش سوشیال میدیا زۆر بەکارێنی والله يعني 964 لایک کردووە والله وابزانم ئەگەر لایکی کردو ئێستا خەڵات تێمێ لەو باشتر چی والله وابزانم لايكم كرديا دەیبزانە لایک تاكيد نيمه سيري بكين ئەو هاتی بۆی پرسیارەکەم پێ بڵێ من بەشداریەکەم وتم پرسیارەکە زۆر ئاسانە ئاسان نەبوو بري والله ئۆفەری دوای ئەوەشم هەیە گەر لایکت نەکرد بێسە لایکی کە پرسیارێکی تر لێ او ليك كما قلت ئێستا کرد باشە شتێکی تر آخر نامی سناپچات پیشانەی اخي نامه تمام ئەی والله زۆر سەیری باشی دەسم بكينو ستريشا گود نایت وڵا جود مورنينغ بۆ نیوەشەوە گود مۆڕینیان بۆ ناردووە ئەوە چۆنە تقريبا 1 دقيقه بيجيستاش وڵا کاکە دنیا لایەوانە عکسە شتێکی زۆر ترە. باشە خۆی دەنوێتن شتێکم پێشکەش ناکەی لە کاتی کارەکە تووشی بەسەراتێکی خۆش نەبوو شتێک ڕۆبات وڵی لەو دەمەیتم دەبێت نییە باش مادەم لەبەر ئەوەی کە نامەکەت پیشانامیش خەڵاتی خۆمێن بە تۆ دەستان خۆشبی زۆر سپاس پرسیارەکان وەستەکەتان بۆ دەخواست دەستە خۆش بێ زۆر زۆر سپاس زۆر ئاسان هەروانێکیش لێمان نەیە دەست خۆش سپاس بۆ بەشداریکردن دەستان خۆشبی زۆر سپاس سلامت سپاس جۆنی سلامت بی بخیر بی حاڵە عزیزی پێم بڵە ڕۆژانە بەچی خەریکی والله هەر کار و کەسب بدەین لێرە کە سابەت دەکەین و شانش لەماڵەوە یاخوا لەش سلامت بی. بە زۆم زانستا عکس بۆ تۆ خەڵک بە شەوانێتە دەرەوە لە بەرەوەی ڕەمەزانە خەر لە بەرمە بەس مانجی ڕەمەزانەوە ڕاستە خەڵک بە ڕۆژ ئیسراعەت دەکە بە ڕۆژ و بە شەویش دێتە دەرەوە دەگەڕێ بە ڕۆژ ئێوە ئێستەیەن بۆ کار وڵای بە ڕۆژ دانی عەسلەکەی دێن خۆمان ڕێک دەخین بۆ پاش فتار تاکەی لە بازارە بن تاکەی بازار هەیە وڵای بە ئەم سعات یەک دێن حتا ئەو منتکە بە ئەم جادی باتە تا سعات یەکەیە 12:30 بە زۆر لە کۆتایەکانی ڕەمەزانەوە تر تا بەربانگ و تا بەربانگ تا پارچێ ئەو ناوە هەیە ئەم ناوانیە لە بەرەوەی خواردن و شتی لێ لە بیست بەسەرەوە هەتا پاشویە لە 20 ڕەمەزان بەسەرەوە تا پاشویە باش لەگەڵ کارەکەتا
ئاگات لە سوۆسیال میدیا هەیە؟ والله ئەمە زیاتر کار دەکەین عنی زۆر تێکەڵی لەگەڵ والله لە کات چۆن موبایل بەکاردین ئەگەر ئیشمان پێ بیان کەسێک ئاگادارکەن و ئیشمان بە کەسێک بیان داوای شتێک بکەین. چ ئاپێک زۆر بەکارین؟ تیکتۆک، سناپ؟ زیاتر سنا ئەوە ئینستا. ئینستاگرام. لە ئینستاگرام 964 فۆلۆ کردووە؟ والله ڕاست گۆم نا والله. ناوەڵە باش ئەو ئۆفەرێکی خەڵاتەکەت لە دەست دەرچوو. زۆرترین سکۆرت لەگەڵ کێ هەیە لە سناپچات؟ سکۆرت هەیە؟ سکۆرم هەیە زۆرترین تقریبا 574 شتێک. لەگەڵ کێیە؟ والله ڕەفیقێکمان لێرە چایسیان. ئەتوانی بلۆکیگەی؟ ناوەڵە باش. تۆ شتێک پێشکەشی من نەکەی گۆرانێک شارێک والله گۆرانی شت نا والله تا ئێستا پێشکەشم نەکرد. چاپێکم زۆر کردو بەس ئەو داوایانێ نەکردم یەکەم جارە. باش شتێکی تر شتێک بە تۆڵم سێ جار لەسەرێک بەخێرایی بۆم بڵێرە من خەڵاتێمە. بڵێ. چوومە چەمی تەقەڵان تەقەڵ چەند تووکێ تەقە؟ والله ناتوانم بڵێمەوە زەبا هەموو سێشەمێک لە ماڵی شاساش لە ساوەرەیە. ناتوانم. دەستەکانم خۆش بێ زۆر سپاس کاک دەست خۆش. چۆنی مامۆستا؟ ئەحواڵە؟ تەمای خوای ڕۆژانە خەریکی چی؟ خەریکی کار و کاسبی یاخوا لە شەستاوە لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە؟ والله الحەمدلله لەو سەرمایە هەر هەست بە برسی و تێنێتی ناکەی خەوا نییە؟ ساڵێکی کە خۆشتریشە بێ؟ ئینشاءالله ئینشاءالله ئەگەر عومرما تەمەند خواتەوە من باقیدا ئینشاءالله تەمەند درێژ بی مامۆستا. ئینشاءالله. لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە؟ والله باش عیبینە. چی زۆر بەکارێنی؟ والله عادة فيسبوك وتيك توك. لە فەیسبوک 964 لایک کردووە؟ نازان باش. لەگەڵ وێنەگرتن و ڤیدیۆ ئەوانە بینە چۆنە؟ يعني لو وێنەگرتن باشم بەس ڤیدیۆ کەم. باش. ئەتوانی پێم بڵێ ناو مۆبایلەکەت چەند ڕسم و ڤیدیۆی هەیە؟ ئەگەر بەڕاستی پێم بڵێ میش خەڵاتی خۆم هێن بە تۆ. حسابم نەکرد ناسم. بە تەقریبی؟ بە تەقریبی چەندی تایە؟ لەوانەیە 300 ئەوها 300. بیبینی؟ زای ئەوەندەیە؟ نانوس چەند؟ نا ئەبێ بێتە دەرەوە لێرە. ئەو چا؟ گەلەری؟ من چۆن بزانم ئەمە چەند ڕسم و ڤیدیۆت ئاها؟ 2025. 300 لەکوێ 2025 لەکوێ مامۆستا؟ ئەو هەمووی خۆم نییە دوکانێ و ناو مۆبایلەکە چەندی هەڵە تا 2025. دەستەکان خۆش بێ سەرچاوم بەخێر بێ. چۆنی؟ باش سلامت سلامت بی لەگەڵ ڕەمەزان بینە چۆنە؟ بەخوای بەزیاد زۆر باش یاخوا باش بی بسید نابێتی لود نابێت الحمدلله دڵکەی فێن کە نەخوای بەزیاد هەتا ئێوارە بۆیە خەوی شەوی بۆ ئیشکردن؟ والله سعات 12 ئەو هەنێ دێمە سەر ئیش هەتا 12 شەو هەنێ باش کاتەکەی دەڕۆی ئینشاءالله ئینشاءالله. لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە؟ یعنی باش باشی 964 لایک کردووە؟ بەڵێ ئافرین چەمێ؟ وڵای بە باش بەڵگەوە کاکە شایدا بەژاربەکانی من بە بەڵگەوە قساکەن. باش شتێکت پێڵم سێ جار لەسەرێک بەخێرایی بۆم بڵێرەوە خەڵات دێمە. بەڵێ هەموو سێشەمێک لە ماڵی شاسوار لە ساوەرێ. هەموو سێشەمێک لە مای شاسوار لە ساواری هەموو سێشەمێک لە مای شاسوار لە ساواری هەموو سێشەمێک لە مای شاسوار لە ساواری. ئەوە حەق نەبوو دەستقیناکە من بە حەق بۆ حسابەکەم ئەگەر خۆی حەق نەبوو. والله تۆ ئێزماشم توانێ بێت دەست خۆش لەبەر 964 لای کردووە گەرەوە شتمانە کردایە خەڵاتەکەم یاسێت زۆر دەستەکان خۆش سپاس بە دەستەکان خۆش. بێ ئەمە ئاهالەکەی ئەبێ بە شەربەتی هەنار وی ناتوانێ شەربەتی هەناریشمان هەیە شەربەتی هەنارە خۆی چۆنی؟ بەخۆراش ئەڵێم چۆنی لە شەرمەکەم والله شەرمی دەکەم چۆنی؟ باشم ئەحواڵە تەمای خۆ یاخوا باش بی لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە؟ والله هیچ عیبی لەخوای بەزیاد دەست سەرمایە ساردەمەنیە چۆنی مشتەریت باشە؟ هیچ عیبی لەخوای بەزیاد ئەخوای بەزیاد بێ بێجگەلەوەی کە خەریکی کاری سۆشیال میدیا بەکارێنی؟ والله بەکەی کات 964 لای کردووە؟ نەوەڵە ئەوە خەڵاتەکە لە دەست دەرچوو لە بەیانەڵی شەرمەکەم نازانم پرسیارەکە و چی پرسیارەکەم چەند نەساموو؟ والله ناوە
باش زۆرترین سکۆرت لەگەڵ کێ هەیە لە سناپچات برادر کێ یەک برادرم باشە یەک برادر یەکێک لەو برادرانی کە زۆرترین سکۆرت لەگەڵیا هەیە ئەگەر پێت بڵێ من خەڵات تێمە بلۆکیکە بلۆکێکەی نه باش شتێکت پێ لەم چەجا لەسەرێک بە خێرایی بۆم بڵێرەوە هەموو سێشەمێک لە ماڵی شاسوارش لە ساوەرەیە هەموو سێشەمێک لە مای شازار لە ساوەر هەموو سێشەمێک لە مای شازار مەوەستا یەکسەر بەسەر یەکەوە بە خێرایی ناتان بە قورآن بۆ ناتانی زۆر ئاسانە خۆ بە تۆ بزینە بە تۆ بزیە دەبێ بڵێ وەڵای خۆ بە تۆ بزین باشە چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵ و کێتەقان ئێستا منە پرسیارام لێ دەکەی ناتان برێمەوە ناتان 2 ملیۆنە باش گۆرانێکم بۆ بڵێ ناتان شارێکم بۆ بڵێ ئێوە نیز نازانم بەسەراتێکم بۆ گێڕەرەوە شتێک بەسەردا توێ لە کاتی کارکردنەکەتان وەڵای هیچ نازانم ئێمە قوڵە تۆ هیچ نازانی من خەڵاتی بەمێ خەڵات چییە؟ خەڵاتی ئەوت بەمێ کە هیچ شتێک نازانی لەبەری یەکەم بوومەکە هیچ شتێک نازانێت ئەجەوە باشترە وڵای حەقەمەوە خەڵاتە وەڵا خەڵاتە باشترین خراپترین بەشدار بووم لەبەری هیچ شتێک نازانێت ئێوە باشترە بەخۆی خەڵاتی خراپترین تێ ئەگەر قسە چ بکەی دەکەی تیکتۆکی بۆ ئەوە باشترە بەخۆی دنیاوا لێە مانی هەرمانگەک و چتەکە هەرمانگەک و خەڵک بە چتەش دەگری ئێستا تۆ ناچێت بە تۆی بگرن خەڵک بۆ بە توێگرێت جەرگەکە بەخۆی وا لێ وەڵا دە باشە من خەڵاتی خراپترین بەشدار بوو تێبێ باشە بەزیاد مووی وەرە خەڵاتەکەی بەمێ دەست خۆش سپاس بۆ بەشداری دەستەکان خۆش بێ ماساڵتان بۆ بکەم یانی بیخۆنەوە بەسمەوە هێنێک ماساڵتان بۆ بکەم ئیشێکم بۆ ڕاییکەن هەپەگیان چۆنی باشی نازانم بەچی دەبێ ماساڵتان بۆ تێ بەجام ئەوە تا ئەبەوە خەپا بەوە ماساڵ تێەکەن دەوەرە بزانم چۆن تێکرێت دەوەرە ماڵە ئاوادە چۆن تێیەکەی ئەوە ماستا و تۆ ناسان بوو ئەو تۆ چۆن فێر بووی لەو کوڕی دیسان ئاویکە دەکەیتەوە بینەرە عەزیزەکانی پرۆگرامی فانۆس و 964 سوپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەمان بوون تا شێوێکی دیکە و بە پرۆگرامێکی دیکە دەمە میوانی ماڵەکانتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ماڵاوە